گەرمیا خیناتەش چاوێن تەخویە لەلالا من تۆ داری سەر بەرف و چیە لێ چاوێن تەیەن کەسکمێر و پارێز هەنە لێ دەنگێتەیە نەرم گرینێن زیز هەنە دریێ من هێلینە زەند و دەستێن من تەخت ژیان و خۆشیەیە تو ئارمانج و بەخت دیرۆ کاسبەحەتێ من لنجێ تەدمر مژدە زێر و زیف تە دل و جان تالان کرد ئەس ببەم دەستێتە پیالە و پیان تو ببەژ من ڕەدەتمیر و سەرمیان سەر و سەرک ببە ئەم ژیپەیایێن تە تو ئەور و ئاسمان ببە ئەم چیایێن تە گەرمیا خوێنەتە ژە چاوێن تەخویە وەک هەیڤی دەلالێ بەسەر بەرف و چیە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش بێ کاک نەژیارگیان ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمید لە شارە جوانەکەی دهۆکەوە لەگەڵتانین ئەمڕۆ باس لە شاعیر و بیرمەندێکی کوردەکەین ئەویش کامیران بەدرخانە بۆ باسکردن لە بەرهەمەکان و لە بابەتەکانی شاعیر زۆر بەڕێز مامۆستا مصدق تۆفیمان لەگەڵایە مامۆستاگیان بەخێربەی مامۆستاگیان لەگەڵ کاک نژیار یاسین بە ئامێری عود بەخێربەی کاک نژیارگیان مامۆستاگیان وەکو پێشێکی وەکو بدایەت ئەمانەوێت باسێکی کورد لە ژیانی کامیران بەدرخان بۆ ئێمە بۆ بینەرانی قەلەندەرخانە هەندیکە کامیران بەدرخانە بەردەوامیە بزاوە بەدرخانیانە بزاوە بەدرخانیان دەستپێکە سەد ساڵیان 1920 بەرەفژوور دەستپێکریە پشتی شۆڕشە بەدرخانیان ساڵە 48 سەرکەتن دەستڤەنەینەوەی بنەماڵە بەدرخانیان باژێرە ئەستانبولێ نیشتەجێ بووینە پشتەنجامێ وێ نیشتەجێ بوونێ مالبا با کامیران بەدرخانی و بابێوی ئەمین عالی بەدرخانە لە ئەستانبولێ نیشتەجێ بوویە ساڵە 1995 لە ئەستانبولێ کامیران بەدرخان هاتیە سەر دنیایە ئەگەر چی دوورخستنەوان شوڵاتی وان کوچ زیرە بوتانە وەک سزادانێکێ بووە بۆ مالباتەوان لێت هەمان دەمژیدا وەک دیروک ئەمچین بێژین مالباتەوان هاتینە خەلاتکردن پێچەندێ چونکەی زۆربەی وانال خواندنگەهێت مەزن خواندن کۆلیژێت وی سەردەمی خواندن دەرگەهێ خواندنێ بۆ وڵاتێت ئەوروپی ژیل بەروانەفە بوو مامۆستاگیان هۆکاری چیەکە لە هەرنێ شوێن ئەڵێن لە سووریا لەدایک بووە ئەم هەڵەیە چۆن هاتووە ئەس وێ چەندێ نزانە نەشم بڕیارێت سەبدەم بەس ئەو ژێدەرێت بەردەستی من و ژێدەرێت نویسکۆری ڕۆژاوای کوردستانی کۆنێڕەشن ئەو بەردەستی هەوەیە چاپە عەرەبیژی و چاپە کوردیژی و ئەو کەسێکی نێزیکی ماڵباتە بەدرخانیا بووە ژیانە کۆزۆل گەر ڕەوشن بەدرخانێ خێزانە جەلەدر بەدرخانی بوراندیە ڕەوشن بەدرخان زۆر ئاگاداری ژیان نەماوان بووە لەوما من پتر باوەڕی پێ بوو چوونە هەیە کورتبێژی ساڵە 1995 لە ئەستانبولێ هاتکە سەر دنیایە گرنگ دەلیڤێت خواندنێ پێشکەتنێ زانکوێت بلند بووان هەلکەتینە پشتی کامیران بەدرخانی لیسانس مافپەروەریە داوانت حقوقی دا خواندی بوو بەدەوامی دام خواندنە ماستەرێ و بلندتر چوی ئەڵمانیا لێرە بە بارنامە بلند وەرگرتیە وەک دکتۆر کامیران بەدرخان هاتیان یاسین ڕەوشە پشتی ساڵی شەڕە جیهانی ئەیکێتێک چوونە ڕەوشە باکووری کوردستانی و تورکیا بگشتی و پشتی هەنگێک و کەمالەتا تورکی دەسەڵاتێکی تاکڕەویە نەتەوە پەرستێ شوڤێنی گرتیە دەست بوویە ئەگەری هەندێ ماڵباتە بەدرخانیان ئەستانبولێژی کۆچ بکەن بەرەف ئەڵمانیا کامیران بەدرخان بابێوی ئەمین عالی بەدرخان برایەوی مەزن جەلادە بەدرخان دەرکەتینە ئەستانبولێ بابێوان چوویە قاهرە نیشتەجێ بوویە کامیران و جەلادەت لە ئەڵمانیاش نیشتەجێ بووینە پشتی هەیامێکێ ئەمین عالی بەدرخان سووریێ لە مسرێ نەخۆش بوویە ئەو هەردوو تەوارە بابێ خۆ هاتینە پشتی بابێوان ساڵ 1926 وەفات کریم
هر دو کامیران بدرخان و جلادت بدرخان هاتین لبنان و سوریه نشتجه بوینه سال 1927 لمها حزیرانه و بزانم بجداری دامزراندن کمال خویبون آنکو خسریا کردان داکریه لویر جیانوان سیاسی دست بید کتن. پشتی خبات وانت خوی بونده و سرنکتنا شورش آگریا سال 27 سه زاینی میر جلادر بدرخان و برای خو کامیران بدرخان بیلوی چندید کن دست شورش کار روشن بیری بکن چینا سیاستی و خبات جگداری دست شورش کار روشن بیرید کن و هرچین بجم حتی آسته که باجید شورش خویش روشن بیرید و دست کفتینه نه اف شورشه 15 گلان 1932 دست بکریه بو یکمین جار نه بو یکمین جار گوار هاوار کو یکمین گوار بحرف لاتینیت کردی هات که نویسین 15 گلان 1932 الباجه رشامه آن کو دمشق هات که بلاف کردن الویر شورش روشنبیا جلادت بدرخان و کامیران بدرخانی دست پید کردن والله ما مصاگیان بپی اوی که باست کرد که شاعر ام همو شوینی کردوا لترکیا و سوریا و ألمانيا و يعني چنها جنگی گوری و امش هستکم کاریگری هبو لسر قلمکی کاریگری هبو لسر اوی که چون بیرکاتوا و که باوری بوی که شورشی کرد با بیرمندی و با زانست بڕێوە ئەچێ ڕای بەڕێزت لەسەر ئەمە چییە؟ هەستەکەی چۆن کاریگەری هەبوو ئەو جێگۆڕ کێ شاعر چه گومان تێدانینە گەڕیا ناوی وڵاتی جیهانی زانیاریە توی بەرفراهتر بوونە شارەزاییاوی زمانی جیهانی دا وەک ئەلمانی فەڕەنسی تورکی دیگەل هەندێژی عەرەبی و پشتینگی کوردی فارسیژی زانیە بوونە ئەگەرێک ڕێکارێک کوش ڕەوشنبیریاوی یا جیهانی بیتن و هەزل هەندێ بکەتن قەلەمی شۆڕشەکە ڕۆشنبیری دەست بە خەباتانەتەوایی بکەتن و ئەنجامژی دا شۆڕشەوان سەر کەت چونکو گۆڤارە هاوارد قۆناغێکی دا دەرکەتیە 15 گولان 1932 سەرانسەری کوردستانی هەر چهار پارچەی کوردستانی ژبلی سلێمانیە و هەولێر یەک کاغەزا کوردی قەدەغا بوو سەرانسەری کوردستانی بەڵێ وەچ خۆی لە خۆیان شۆڕشێکە بەڵێ ئەڤە وەختێ وی دەست پێکردی ساڵا 21 حتا سوهودویە هیچ چاپەمەنیەت کوردی نەبوونە لە باکووری کوردستانی ڕۆژاوای کوردستانی وەختێ وان دەست بە بەڵاوکردنا گۆڤارە هاوار کردی و تیپێت لاتینیەت کوردی کردی یعنی ئەڤە دەست پێکە شۆڕشەکە ڕەوشنبیریە ئەو شۆڕشە ڕەوشنبیری تا ئێستاژی بەردەوامە بۆ نمونە دەبین وێگۆڤێ باکووری کوردستانی ڕۆژاوای کوردستانی gelek navendên roşnbîriyê Kurdî li Ewropa welatên dîtir tîpên latîniyê zimanê Kurdî tîpên xwandin û nivîsînê ne. Lewma jî ez bêjim Kameran Bedirxan gelek şûyê çendê mezintir e ku tenha wekî şairek bideyne Yasîn wekî bîrmerdek, mêjûnivîsek, wergêrek, zimanzanek شاعرێک چیرۆکنڤیسێک jî em dikarin Kameran Bedirxanî bideyne Yasîn. بێگومان ئێمە چەند باسی کامران بەدرخان و توانەکانی چکە توانەکانی لەگەلێک بوارە بۆ خەباتی سیاسی خەباتی ئەدەبی خەباتی هونەری بەڵام وەکو باسی کارکتەرەکەش یەکرێ کەسێکی زۆر دژە شەڕ و ئاشتی خواست خۆی کەسێکی زۆر هێمن و لەسەر بۆ تەنانەت وەکو بیر و باوەڕ ئەڵێ کەسێکی دیموکراتی لیبرال بووە باوەڕ ئەم گۆڤارانی کە بڵاوی کردوێتەوە وەکو گۆڤاری ڕۆژان و ستێر ئەمانە 1943 تاکو 1946 و 45 ینی 45 ساڵانە بڵاو کراونەتەوە ئەمانە لە چ سەردەمێک و لە چ شوێنێک بڵاو کراونەتەوە ئەم گۆڤارە وەکمە گوتی یەکەمین گۆڤارەوان گۆڤارە هاوار بوو کۆب حرفێ لاتینی بوو 15 گولانان که هیوا 5 سال 1932 درکتیه. پشتیوی قناغه که اف گواره بردوان بویا حتی سال 42. سال 42 گواره هوا روناهی هل شامی درکتیه. پشتیوی کامران بدرخان وقت آماجه پکری روزنامه که بناو روزانو لبیروت بلاف کردیه. پشتیوی روزنامه کادی هر پناوستر لبیروت بلاف کردیه. دیگل و چندیجی وانا و شانخانه که بوی بناو کتابخانه هاواره پتر سهودو پرتوکن کردی توی قناغه دا بوان شیانت کمت بردست وان دا چاپ و بلاف کرینه ماما ساجین دینو سر باسه کمان پاش روی خاندخان شعری که کامران بدرخان من بو خینه
ولاتو دلي من أفتن صالن دلي من قد نكشا دني تاري دني إيفار ورشا دلي من قد نآفا بو نبوغش بهارا من باهيزا من هميرش دتشوليدا ددشتيدا تنيمة قير دكم قي أزشينا دنيمة خوش بهارة لغريبي جارية ما تكركو دني لمن تارية من تكركو زاروين من مرنا وروناهي جتشافان من برنا بخانيمة بتفكم بولاد هرج من رمايا ببخت روهلات من بوك نديد زارو نديد بورين من قور أسبير بوما كار ولاتي من بكن تشتكي بيجة لالبوناتا چما هفقاز دريجة دەم خۆش خەندە زۆر سپاس مامەساجان بێگومان ئێمە کە باسی کامێران بەدرخانەکەین باسی پیاوێکەکەین فرەلایەنە زۆر فرەلایەن زۆر فرە ڕەهەندە لە کارەکانی و بیرکردنەوەکانیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە توانایەکی سەیریان هەبووە مەسەلەن توانیویانە بگەنە پەیوەندی لەگەڵ سەرۆکی گەلێک وڵات نەتەوە یەکگرتوەکان تەنانەت من لامە ئەمە کاتی خۆی 1940 راپۆرتێک پێشکەش بە نەتەوە یەکگرتوەکان کراوە ینی ئەم توانایە لەم هەر ئەویش نەبووە بنەماڵی بەدرخانەکان بە گشتی خەڵکانی لێ هات و دیپلۆماتی سیاسی بوون حەز ئەەکەم باسی بەشێک لەو توانە سیاسی و دیپلۆماتانەی کامێران بەدرخانمان بۆ بکەیت وەک ماوەمەژە پێکردی بنەماڵەکە ڕەوشنبیر بوونە توی سەردەمیژیدا تەخا ڕەوشنبیر کێم بووە یعنی امکانە هزار کەسا کوردستانی یەک کەس باوەڕنامە هەبووە ئەو کەسەژە کەسانی وەکی بلە شیرکو کو هەر برای کامێران بەدرخانیە جەلادەر بەدرخان ئەمین عالی بەدرخان بۆ بێوان ئەو دەلیڤا بۆیوان هەرکەتی کوش باژێ ڕەوانێ ڕەسەن کو جزیرە بۆتان بێنە سرگونکردن یان دوورکردن بۆ ئەستانبولێ پاشترژی ناوچاری پشتی ڕوودانی شەڕە جیهانیە یەکەم هاتینە مشەختکردن بۆ ئەڵمانیا و فەڕەنسا و پاشی هاتینەوە مەسرێ و سووریە و لبنانی وانە و دەست خەباتە سیاسی کردیە پاریکاریە هەندێک ڕێکخراوێت ئەرمەنی شیاینە دەنگی خوب گەهینە ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا وڵاتت بریتانی وانە سەردەمێکی جا بووە ئەڤەژی و بەریتانیا و فەڕەنسا خۆ خاوەن بەرژەوەندی بوونە ڕۆژهەڵاتی ناوین یعنی ئەو بزاڤەوان کرد دژی حکووماتە بوونە وان حکووماتێت ژێ دەسەڵاتی بەریتانیا و فەڕەنسا حکوومەت عێراقی ژێ دەسەڵاتی بەریتانیا بووە فەڕەنسی ژێ دەسەڵاتی سووریا ژێ دەسەڵاتی بەریتانیا بووە لێ سەرەڕای وێ چەندێژی شیاینە بنەماڵە بەدرخانیان تایبەت ئەمین عالی بەدرخان پشتیوی جەلادەت بەدرخان کامێران بەدرخان دەنگێ gelê Kurd gehîne navendê cîhanî hejber hindê jî bûye destpêka şorişa Eylûla 1961 Barzanî rehmetî Kameran Bedirxan rast partiya wek nûnerê şorişa Kurdistanê li welatên Ewropî û li wê re jî şiyaya serketinê mezin dest vebînît eger serketina hele biçîka wê jî nardina çend rojnamevaneka bûtin bo Kurdistanê ku twî di serdemî da qedexe bû kesekê biyanî bête Kurdistanê lê wan hinartina hinde rojnamevana wek xudanê kitêba geştek bi welatên aza welatiyên aza Rehleyê lê Rical Şican حربی هاتیه شد ویل گرامت بشم اوش امریکا هاتی سالا 62-63 ترکا سوریه را در باز کردستان بوی و بست کردستان و رودان شورش کردستان گهاندین اوه بو شورش کردی وی سردمی مزنترین خدمت بویه مصاجا من اما رولی کامیران بدرخان بزانم ل کنگره سالی 1960 برلینه
ڕۆڵی ئەو چی بوو لەو کۆنگرەیەدا؟ ئەگەر مە بەسەتە کۆنگرا کۆمەڵە خوێندکارên کورد بیتن ئەس بێژم پتر ڕۆڵوی سەردەمی یê دکتۆر عسمەت شەریف بووە چونکو عسمەت شەریف سەرۆکێ کۆمەڵە خوێندکارên کورد بووە وی وەختی کامێران بەدرخانش قۆناغا قوتابیەتیە دەرباز بووە کۆ قوتابی بیتیان خوێندەکار بیتاویری بەس وەک میوان توی کۆنگرەیدا ئامادە بووە ئەوانەی تر کە بەشدار بوون مەسەڵەن ئیحسان نووری پاشا و ئیحسان نووری پاشایە وەریا عەلی ئەمینە گەلە کەسایەتیە دینە برادەرێکی هەورامی ناوێتوان ناهێنە هەزا من بەس کۆمەڵە خوێندکاران کورد ساڵا دیماهی کە ساڵە 48 هاتیە دامەزراندن چەندین کۆنگرە کرینە زۆربەی کۆنگرای توێژی یان لە بەرلین بوویان نه یان ڤێنە گەلێک شاعران لە ئێمەش گۆران و دیلان و ئەمانش بەشداریان کردو لەو کۆنگرانە ئەوە گۆران چووی و مامۆستا هەژار چووی کۆنگرا لاوان بووە یەکێتی لەوانی جیهانی بووە نە کۆنگرا کۆمەڵای خوێندکارێت کورد بووە بەڵێ هەر دوێ سوێ ساڵە 57ژی کۆنگرەکە دیل مۆسکۆ هاتیە گیرێدان هەر پناوێ کۆنگرا لاوان وێ کۆنگرێژیدا کامێران بەدرخان عسمەت شەریف وانلی ڕەوشن بەدرخان بەشداریت کردە و هەتووی سەردەمیژیدا کەسایەتیە کوردێوی سەردەمی مام جەلال تاڵەبانی تڕێکە سووریە ڕاتچوویە مۆسکۆ لێرێژی یەکەمین دیدار گەل بارزانانی لێرە هاتیەکردن چونکو پشتی بارزانانی ساڵ 47 دەربازی یەکێتیا سوڤێتیە جاران بووی هەتا 57 کەسێکی کوردی مەی عێراقی نەشیە چاوپێکاتنی گەلکە پڕێکە کۆنگرەی لاوان مام جەلال چووە کۆم چاوپێکەتنە گەل ماساگیان درێژە بە باسەکەمانەین دوای ئەوی کاک نژیار و کاک حەمید شەرێکی ترمان پێشکەشەکەن فەرموو. تەنشتا دەشتا موشێ کوشتنەکە خوێندار بوو نەتەنێ میر و میرخاس سەرمیانژی بریندار بوو نەیار هەمیشە و تاند نەگوند بەرداژی نەدەشت هێسترگرین و هاوار مەهان چاو ڕۆژان هەشت وەکێ دژمن نێزیک بوو بێگومان بوو نکاری سێزدە کچێن کوردستان خوا ئاوێتن ڕووباری لەناو کەوێن ئاواسار هەتا ئیرو ji بوو وان سەد گرین و سەد کۆڤان سەد مەقام سەد سیترا دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش بێ کاک نژیارگیان ئامۆستاگیان کاک حەمیدم شەڕی بۆ خوێنینەوە بەڕاستی ئەم شاعیرە و ئەم بیرمەندە ئەم ڕۆشنبیرە هەتاوەکو کاری لەسەر کرێتاوەکو ستایشی بکەین کەمە بەڕای بەڕێزت ئەو توێژینەوانی لەسەری کراوە تا ئێستا کافیە بۆ کەسێکی وەکو کامێران بەدرخان و ئایا ئەگەر هەنگاوی نوێ بۆ توێژینەوە چی بکرێ باشە بەڕای بەڕێز ڕاستی بیتن ئەس بێژم هەتا ئێستا تشتێکی وەسە کوشانی بەجن و باڵا کامێران بەدرخانی بیت نەهاتیەکردن چەند پەرتووکێکێتکێم یان یەک دوو نامەیەن ماستەری سەرهاتی نەنوێسین بەس کامێران بەدرخان ئەبێژم دەریایەکە دەریایەکە ئەگەر تو چەند دڵۆپەکە ژێوەرگری چ جێ خۆناگریت پێویستە مەلەوانێت شارەزا بچنە توی دەریاییدا و نهێنیên مەزناتیە کامێران بەدرخانی بۆمە بەرچاوکەن ڕاستی بیتن هەر بۆ نمونەک و بابەتێمە پتر سەر شیعرێ و هەڵبەستەیە هەتاکو vێگۆvê دیوانەکەوی یا ڕێکوپێک نەهاتیە چاپکردن هەف دیوانە بەردەستی هەوە دلێ کوڕێن من ساڵە سیهودوویەوی بخۆ چاپکردە یەکەمی یعنی گەل دەستپێکە بزاوەوانیان شۆڕشەوانە ڕاشنبیری چاپکە بەس پشتی وێ بدەهان شیعری دیەتوی گۆوارە هاوار و ڕۆناهی و ڕۆژانی و ستێر هاتینە بەڵاوەکردن حتا vێگۆvê کو من نەهاتینەکردن حتا کو vێگۆvê vekûlînێت berfireh derbarê jiyannamawî nehatînekirin her wekîlpêşî jî me amaje pêkirî heta ku vêgavê du bû çûn ser cihê ji dayîbûnewî he. Lê me ez bêjim pêwîst e dezgahê me yê akadîmî
ڕەوشنبیر و ڤەکوولەرمە گرنگیەکە تایبەت میر کامێران بەدەخۆیان من پێم وایە ئەبێ هەر لایەنێکی ژیانی هەر لایەنێکی ژیانێکەوە گەر وەکو دیپلۆماتکار بیر لێ بکەیتەوە ئەو توانیوێتی پەیوەندی لەگەڵ سەرۆکی گەلێک وڵات وایە ڕاست ئەو توانیوێتی دانیشێ بۆ دانوستان لەگەڵ وڵاتانی عێراق و تورکیا و سووریا و ئێران و وەکو سیاست مەدارێک پەیوەندی شخصی لەگەڵ شای ئێرانە هەبووە. یعنی ئەمانە ئەم جۆرە پەیوەندیانە ئەمانە بە کەسانی لێ هاتوو دروستکرێ ئێمە هەرچەنە زیاتر بەسەر لایەنە ئەدەبیەکەی قسەکەین بەڵام ئەو وەکو ڕۆژنامە نووس وەکو سیاست مەدار وەکو زمانزان وەکو شاعیر وەکو مێژوونووس وەکو ئەم هەموو لایەنە کاری کردووە یعنی ئێمە زیاتر ناڵێم لەسەر بابەتە شعریەکانی قسەمان کردووە چونکە خۆی ئەڵێت ئەڵێ من شاعیر نیم وای ڕاست ئەڵێ بەلەنگازی و بێنەوایی و داماوی مناڵی کورد وای لە من کرد شعر بنووسێ وای ڕاستە هەر ئەڤەژی بووە ئەگەر وێ دیوانەوەی دەست پێ ئەوە بەردەستێمە کۆلسۆڵە 1932 هاتیە چاپکردن ببینین پەتریۆوان ئەو شعرە کو ئەمچین بێژینێ شعرە فێرکردنێ شعر تعلیمی بەرێ خودێ چەندین جارات وێ دیوانە بچیک داناوێ دبستان هەنکو قوتابخانە مەکتەب قەلەم دەفتەر کتێب هاتیە یعنی ئەو هەڵبەستە نەگوتیە هەڵبەستن بۆ زارۆکان لێ بۆ فێرکردنا زارۆکان بووە بۆ هەندانە خەلکی بووە چونکە ئەو قۆناغێکی داهاتیە چاپکردن و بەڵاوکردن تازە دەستپێکە فێربوونا خواندنا کوردی بووە دەستپێکە فێربوونە پێویست بوو توێ قۆناغێدا وان شعرە لوی ئاستی بنویسیتن هەر سەر پەیوەندیت میر کامێران بەدەرخانی پێویستە لێرە ئاماژە پێکم بەڵگەنامە بەردەستە وەکتەژی ئاماژە پێکری کو شاه ئیرانی بخۆ داخواست کامێران بەدەرخانی کریە بچیل گەلوانە چوەک دیپلۆماسی چوەک ئەکادیمی زانکوێت ئیرانی کار بکەتن و دیکومنت بەردەستێمەیە زانکویا بەغدا وەختێ بۆ یەکەمین جار ساڵ 1950 بەچێ کوردی هاتیە ڤەکردن داخواست کامێران دە بەدرخانی کریە کو بێت وەک مامۆستا زانکویا بەغدا کار بکەت مامۆستاگیان ئەمێ لە کۆتایی بەرنامەکە زۆر سپاسی ئامادەبوون زۆر سپاسی ئامادەبوونی کاکدژیار بکەم پێمان خۆشە بێ بە شعرێکی کامێران بەدرخان کۆتایی بە بەرنامەکەمان بێنیت ئازیزانی قەلەندەرخانە تا دیمانی داهاتوو هەر شاد و سەرکەوتوو بن. هەی وستێر ئیشەف شەڤە شەڤ بشەڤە دێدگری تر بە خۆڤە هەیڤ دەرکەت ستێرە خۆڤە دلکەتیمە و سنگژارم بێوەڵات و بێباژارم ئەردێ خۆڕە ئەس حەیرانم بریندار و بێدەرمانم ji کوردان ڕا ئەس قوربانم دلکەتیمە و سنگژارم بێوەڵات و بێباژارم بێخۆییمە ئەس تەنێمە یەک ji جامێرên dinême ji bêbextî ez ketîme dilketîme û singjarim bêwelat û bêbajarim îşev şev e şev bi şev e bavê min tê gora xwe ve heyv derket stêra xwe ve dilketîme û singjarim bêwelat û bêbajarim